از روز اول آوریل 1/4/2019 لە 1/4/2019 کۆماری ئیسلامی ئێران تێچووی ڤیزەی لەسەر گەشتیارانی عێراق و هەرێمی کوردستان بەخشیوە. لەو ڕۆژەوە تا بە ئێستاکە بە بڕوای من ڕێژەی سەردانیکەران بۆ ئێران یانەوانی داوای ڤیزایان کردووە، ڕێژەکەیان زۆر بووە لە چاو ساڵانی ڕابردوو یا لە چاو ساڵی ڕابردوودا. ڕەنگە دوی هێندەی زیاتر لە ئێستادا داوای ڤیزایان کردبێ، گەرچی لە ئێستادا کاتی گەشت و گەڕان نییە و کاتی قوتابخانە و زانکۆ و ئیش و کارەکانە، بۆیە پێشبینی دەکەین کە لە هاوێنی ئەم ساڵ ئەو ڕێژەیە بە چەند هەزار زیاتر لە ئێستا لە ڕۆژێکدا بەرز بێتەوە. خۆشبەختانە دەوڵەتی عێراق فەرمانی کردووە بە وەزارەتی دەرەوەی خۆیان کە لە سەفارەت و قۆنسوڵخانەی خۆیان لە عێراق سەبارەت بە بەخشینی خۆڕایی ڤیزا بڕیار بدەن کە بەپێی دوایین زانیاریەکانی منیش لە دوو ڕۆژی ڕابردووتە پێدانی ڤیزەی بێ بەرامبەر بە خەڵکی ئێرانیش لەلایەن باڵیۆزخانەی عێراقەوە لە تاران دەستی پێکردووە. منم امیدوارم که این موضوع محقق بشه، اما منیش هیوادارم کە ئەم مۆزوعە هەرچی زووترە چارەسەر بکە، بەڵام ڕێوشێنی یاسایی ئەم بابەتە ینی پێویستی بە ڕێکەوتن و هەماهەنگی دوو وڵات هەیە. ئێمە لە یاداشتێکدا کە لە ڕێگەی باڵیۆزخانەی خۆمانەوە لە بەغدا بە وەزارەتی دەرەوەی عێراقمانداوە ڕامانگەیاندووە بۆ مەرزی شوشمێ هەموو ئامادەیەکێمان هەیە بۆ دانوستان و قسەکردن و ڕێککەوتن لەسەرەوە، لەگەڵ ئەوەی کە حکوومەتی عێراق لەم ڕووەوە ئامادەی خۆی ڕابگەێنێت. ئێمەش ئینشاءڵڵا ئەو کارە حتمەن ئەنجام دەدەین، بەڵام لەسەر ئەو یاداشتەی ئێمە کە باڵیۆزی ئێمە لە عێراقیە تەسلیمی وەزارەتی دەرەوەی عێراقیان کردووە لە هەڵەبجە هەڵە تێگەشتێکی هاتووەتە ئاراوە لەلایەن خەڵکانێکەوە کە ئەو یاداشتەیان خوێندوێتەوە یان بینیویانە. لەم نامەیەدا زۆر بەڕوونی هاتووە کە بۆ بەفەرمیکردنی ئەو سنوورانەی کە لە نێوان ئێمە و عێراقا جێگەی ڕێکەوتن هەیە، بەتایبەتی بۆ 3 سنووریان کە هەموو ڕێکەوتن و ئامادە و دانوستانێک هەیە، بەڵام سەر مسوڕماوە لەوەی کە چۆن ئەم تێگەشتە لای بەشێک لە خەڵک هاتووە ئاراوە کە کۆماری ئیسلامی ئێران نایەوێت مەرزی شۆشمێ بە دەوڵەتی بکات. من هەر ئەمڕۆ ئەو نامێم خوێندەوە بە دڵنیاییەوە ئەمە ڕەت کرایەوە، واتە ئەم بابەتە ڕەت دەکەینەوە کە ئێمە ڕێگر بین لە بەنێو دەوڵەتیکردنی مەرزی شوشمێ، وەک ئەم دێڕی کە لە یاداشتەکەماندا هاتووە بۆ وەزارەتی دەرەوەی عێراقمان ناردووە بۆ ئەو مەرزانی کە ماونەتەوە ئێمە ئامادەی ڕێکەوتن و دانوستانی. مطمئنا این اقدام آمریکا یک اقدام نابخردانه بود، اقدام نابخردانه ترامپ. بەدڵنیاییەوە ئەم هەنگاوەی ئەمریکا هەنگاوێکی ناعاقلانە بوو، هەنگاوێکی ناعاقلانی ترامپ. بەدڵنیاییەوە کاریگەری خراپی بۆ ئەمریکا دەبێت، مەگەر ئەوان هاتوون قودسیان وەکو پایتەختێکی ئیسرائیل ناساندووە. چەند وڵات پێشوازیان لەم بڕیارە کرد. ئایا بۆ ترامپ و حکوومەتەکەی جگە لە ئابڕووچوونێکی زیاتر هیچی تر هەبوو؟ بە دڵنیاییەوە لە بەرامبەر بڕیارێکی ناعاقلانەی کە بەرامبەر سوپای پاسدارانی ئێران داویانە هەڵەیەکی گەورەیان کردووە. سەیرم لێ دێت کە وڵاتێکی بەحساب گەورە و وڵاتێکی گەورە وەکو ئەمریکا دیلی وڵاتێکی بێناسنامە و نایاسایی وەکو ئیسرائیلە. لە ڕاستیدا ترامپ هەدیەیەکی بەخشی بە ناتانیاهۆ وەسەیرم لێ دێت لەوەی کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوەندە سەرکێڵانەیە و بووەتە دیلی دەستی هەندێک لە بێئاگایان و نەعاقڵەکانی سیاسەتی ناو ئەمریکا و ناوچەکە. دڵنیام کاریگەریەکی نابێت. هەموو ناوچەکە ئەزانن، هەموو جیهان ئەزانن مهمترین و گرنگترین ڕۆڵ بۆ لەناوبردنی
سەرکوتکردنی داعش لە ناوچەکە کۆماری ئیسلامی ئێران بووە و کرداریان چووە ناو پرۆسەکەەوە باشترین شایەتیشی خەڵک و حزب و گروپە سیاسی و سەربازیەکانی هەرێمی کوردستانن کە لە بارودۆخێکی زۆر سەختدا کۆماری ئیسلامی ئێران بەبێ هیچ چاوەڕوانیەک چەندها لە پێناو ڕوبەڕووبوونەوەی تیرۆر یارمەتی خەڵکی عێراق و هەرێمیدا. لە ئێستادا جێگەی سەرسوڕمانە کە دەبێت سەرسەختترین دوژمنی تیرۆر لە ناوچەکەدا کە پێکاتەی سوپای پاسدارانی ئێرانە ئەمریکا ئەمڕۆ بێ بە شێوەیەکی گاڵتەجاڕیانە وەکو گروپێکی تیرۆریستی بیناسیێنێت. لەم بارەیەوە بەداخین بۆیان تروریستی معرفی بکنه. از این بابت برایش متاسفیم. به نظر من روابط سیاسی دیپلماتیک بە تێڕوانینی من پەیوەندیە سیاسی و دیپلۆماسی و ئابووری لە نێوان هەردوو وڵاتی کۆماری ئیسلامی و کۆماری عێراق لە بەرزترین و نزیکترین و باشترین ئاستی خۆیدایە. سەردانی بەرامبەرانەی دکتۆر بەرهەم و دکتۆر عادل عەبدولمەهدی بە کۆماری ئیسلامی ئێران لە پێناو ئیرادەیەکی گەورە و بەرز و بەهێزی دەوڵەتی عێراق بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران بووە. زۆر بەڕاشکاوانە گەر بڵێم دکتۆر عادل عەبدولمەهدی لە دەرفەتێکی زۆر بەهێز و ڕاشکاوانەدا ڕایگەیاند کە پەیوەندی نێوان ئێران و عێراق لەوە پچەوترە کە فشارەکانی ئەمریکا کاری لێ بکات. هەروەک چۆن پێشتر وتم ئەم پەیوەندیە باشە و بە سوودی خەڵکی هەردوو وڵاتە. ئێمە گەر ئەمڕۆ بتوانین هەناردەی وڵاتەکەمان بۆ عێراق گەشە پێ بدەین وە لە 6 ملیار و نیو بۆ 8 ملیار و نیو دۆلار لە 2018دا تەنها بەرز بکەینەوە و ئەو شتومەکانن کە خەڵکی عێراق پێویستیان پێیەتی و لە هیچ شوێنێکی جیهاندا ئەم جۆرە شتومەکەیان بەو کوالیتی و بەو نرخەوە دەستیان ناکەوێت، بەڵام ئێمە بۆیان پەیدا دەکەین. ئێمە بە تەواو شانازیمانەوە بە خەڵکی خۆشەویستی عێراق دەڵێن کە ئێمە لە ڕۆژانێکی سەختدا پشتیوانی ئەوانمان کردووە و پشتیوانیان دەکەین و بەردەوامیش دەبین لە پشتیوانیەکانیان و پەیوەندی تون و تۆڵەکانی ئێمە بە دڵنیاییەوە لەم بابەت و لەم ڕوانەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەیوەندیەکانمان پتەوتر دەبن. عرض میکنیم که ما در روزهای سخت پشتیبان شما بودیم، هستیم و خواهیم بود و رابطه مستحکم ما مطمئناً این موضوع رو روز به روز بیشتر اثبات خواهد کرد.